خۆشەویستانی گەڕیا میدیا ئێوارەتان باش. خۆشەویستان ئازیزانمان لە گەڕیان میدیا لە کەناڵی گەڕیانێزی لە تەلەڤیزیۆنی گەڕیان بیسەرانمان لەسەر شەپۆلی FM 94.1 زۆر خۆشحاڵم ئەمڕۆ. دەنجێکی ئەفسوناوی دەنجێک کە زۆر کاریگەری لەسەر ناخی خۆم بەجێشتووە. شەوانە هەمیشە گوێی لێگرم. ئەو لە میدیا زۆر دەرنەکەوتەوە، بەڵام لە سۆشیال میدیایە پاڵەوانێکی ڕاستەقینەی دەنگێکی ڕەسەنی زۆر کوردەواری خۆشە کە من شانازی پێوەکەم. هونەرمەندی دەنگخۆش و دەنگزوڵاڵ کاکە سامانی ماملێ، من پێڵم سامانی ماملێ، خۆی کاک سامانی زەڕەنگەرە، شانازی پێوەکەم. هەمیشە لە تەک هاوڕێکی خۆشەویستمە دەرەکەوێت. مامۆستا حامید جەنیار، مامۆستا حامیدی کەمان، ئەوان هەمیشە بەیەکەوە. زۆر جار من ئەتوانم بڵێم هیچ کات بەغێری بە سەرۆت و سامانی کەسەوە نابم، بەڵام زۆر جار بەغێری بە جۆگەکانی ئەوە نەبم، چونکە ئەوەنە کەشوهەوایەکی خۆشە. ئەوەنە تەمە ناکەم لەو شوێنەیە بم کە جۆم لەو دەنگە خۆشە و لەو مۆسیقا خۆشە بێت. من بە ناوی گەڕیا میدیاوە وەکو پێشکەشکاری بەرنامەی هونەرستان لەگەڵ هاوکارانم کاک بوران هەورامی و کاگەلان ڕەفیق لە گەڕیا میدیا بەگەرمی بە خێراتنی کاکە سامانی ماملەکەم. کاک سامانجان بەخێر بێ. کاک سامانجان ئێمە زۆر خۆشحاڵین کامڕۆ لە ناو گەڕیا میدیایە کەناڵەکەمان ڕووناکردەوە لەگەڵ مامۆستا حەمیدا. بەخێر بێن. مامۆستا حەمید بە هەمان شێوە زۆر بەگەرمی بە خێراتن دەکەم. تۆ هەمیشە لە هەموو ژیانمانە لەو کاتێکی ئێمە کاری خۆبەخش و کاری هونەریمان کردووە. تۆ ئەتوانم بڵێم کاراکتێرێکی زۆر خۆبەخش و مادوونەناسی لەو بوارەیە. مامۆستا حەمیدی مۆسیقای سەرشەقام یا موزیکی سەرشەقام. بەخێر بێن. ئەم ێوارەتان جوانتر کرد لە گەڕیا میدیا. بەخێر بێن. کاگالان گیان زۆر سوپاس دەکەم کامڕۆ هاوکارمانی لەم بەرنامەیە. من تەمەنامە کرد منش بە موزیک لەگەڵتان نابم، بەڵام ئێستا گەڕیان میدیاوە لێهاتووە بەوەی کارە خۆبەخشەکانمانەوە. من ئەم ێوارەی ئەرچی مۆنتێر و پێشکەشکارە بینم لێ کاتە وە جێبەجەکاری بەرنامەش. زۆر پێم خۆشە بچینە لای یەکەم بەرهەم و دواتر من قسە لەگەڵ کاکە سامانجانەکەم. جارە خەڵک گوێری دەنگە خۆشەکەی بێت، بزانێ ئەو دەنگە زوڵاڵە چێ و دواتر ئەچینە لای دەمەتەقەی لەگەڵ ئەو دوو هاوڕێم. فەرموون. لتاوم وياك خويمين كتوتوراي لتاوم وياك خويمين لبس كدرايش ترى منقايا والسويمين لبس كدرايش ترى منقايا والسويمين. مجنون بليلة إخوات من عصايا برو مجنون بليلة إخوات من عصايا كانوا بانجي بتردر كير عويمين كانوا بانجي بتردر كير عويمين. بزيهاتين وتي جلايا ودي خيرين بزيهاتين وتي جلايا ودي خيرين بكيفي خوات بتدباوي شاستويا بكيفي خوات
بتدباوي وزستو يا وافدني بدالي تخارايا وافدني بدالي تخارايا يابو مقايا رماني ملتي خويا يابو مقايا رماني ملتي خويا جواني بالا وضيب وتايا بحري تصرني ببيايا هزار تسوزوان قايد باريك هاتم بما ويالي باجي هشتم نايم زاني كوت ما هواري خيالي هيدي الله رجا يا ربيعي هرواكو رنجا يا ربوي ملك الله بوتويا دوستي عاتم بما ويالي دوستي چي سربايا خوابوي كوت ما هواري خيالي لما برسن ليم قاريين بدواي من ما يا قاريين يا ما تسوى يا بيبويو هاتم بما ويالي او تساوي وانا يا داريين يوم ما هوالي خيالي هاي بخالو حكاية والخالن مبقى هاي بخالو حكاية والخالن دلم سيرك كسم هاي أرينا يدم بتاعي لا يا الناس درنياي واي نبدأ وبكاس هشتاي سوايا نبدأ وبكاس هشتاي سوايا تازه خالتي كسم هاي
أريه تويت يداي يا ناس دري واي هالروي والله ما يا شادي بوب البوي الله ما يا بدون وعيدي الله ما يا هاتم بما ويالي باجي هشتم يا مزاني يوم ما هوالي خيالي فرمود بوت وانا بيا شوني تودا فاير ويوابيا كوتو مبايانتي خاني هاتم بما ويالي بايادي توايا مابويون كوت مايا هوالي دەست و پەنجەتان خۆش بێ یا ڕەبی دەستان خۆش بێ دەم خۆشکاک سامانجان ئەی هەوە لە قوتابخانە گەورەکەی ماملێ خۆیان گیان لەو قوتابخانەیە لەو دەنگا لەو گۆرانەیە لەو میلۆدی جوانانە لەو ئاوازە ڕەسەنانە مامۆستا حەمیدجان دەست و پەنجەت خۆش بێ کاگەنەجان کاک سامانجان لە سۆشیال میدیا سامان گۆڵد یعنی لە فەیسبوک منەوەتر کە دۆزمە بەڕاستی گۆڵدە ینی دونی لای من زێڕی زۆر لە زێرش بە نرختری لای من چونکە بەڕاستی جەزاجیان زۆر سپاس دەکەم کاتی خۆت تەرخان کرۆ بۆ خزمەتی هونەرێک قوتابخانەیەک قوتابخانەی ماملێ بەڕاستی زۆر گەورەیە زۆر ینی من شانازی پێوەکەم کە ڕۆژە لە ڕۆژان ئەتوانم بڵێم لە ژیانمە زۆر خزمەتم بۆ قوتابخانەیە کردوانی مەسەڵەن هەر لە سەرەتای هەرزەکاریمەوە دەروێشێکی سەرسەختی دەنگی ماملێ بووم لەبەرەوە لە هەموو بۆنەوە یادێکە بۆ ماملێ کرابێ ئەتوانم بڵێم ئەو کاتێکە کۆچی دوایی کرد تەوانە و کۆچی دوایی کردو بەس بە لەش لە ناوانە نەماوە جنا بە ڕۆح و بەدەنگی دایمل نامانەیە سێ دانە ڕۆژ جاران پرسەی سلێمانی سێ ڕۆژ و سێ ڕۆژ لە مزگەوت پرسەم بۆ دانا لەگەڵم هاوڕێیانەما کاکبوران و کاگەلان و هاوڕێکانم لە هونەرمەندانی میلی لە مزگەوتی سەریم بەک و تۆشم جارێک لە ڕێگەی ئەوە ناسی پێم وا بێت چەند ساڵە لەمە پێش نازم مامۆستا حەمیدشمان لەگەڵا بوو ئەو دەنگە خۆشی بە من ناسان ئەخە مامۆستا حەمید دایما و گەوهرانە بە منە ناسیێنێ مەسەڵەن زۆر گەوهری بە نرخی بە من ناسانوە زۆر سپاس دەکەم کاکە جەزاجیان ئەیتر ئەو کاتەوە بزانم جەناب دەوە چەند ساڵێک لەمە پێش بوو ئایا پێشەوە پێشتر لە میدیا پێشەوە ساڵ زیاترە بێ کاک جەزاجیان پێشتر دەرکەوتە بووی لە هیچ شوێنێکی نەخێر ینی ئێستاش چوویتە لە هیچ کەناڵێک پەرەم پیا کاک جەزاجیان کاک سەمەد چوو بۆ هیچ کەناڵێکی تر پێشەم وەڵا لە کورساتیش سێ چوار بەرهەم هەیە کاک جەزاجیان زۆرم پێخۆشە چونکە من شانازیەکانم زۆر جار مامۆستا حەمید ئەو کەسانی کەێنێت ئێرە بێ بە شانازیی گەورە کە یەکەم جارن مەسەڵەن جاری پێشوو کاکدانا پێنجێنیە نەێرە بەڕاستی کە یەکەم جار بوو ڕازی بێت لە کەناڵێکی کوردی دەرپێ زیاتر لەگەڵ کاگە قسەژە فەرمیلە زیاتر لەگەڵ کاک حەمی داوەکو دەرکەوتن لەگەڵم پیاوە زۆر وەڵی من شانازیتان بێکم ناڵم ئەی من هەمیشە یەکێکم نانی متابعی هەموو لەوانێ بڵم هاچ کەلیمەیەکەوتە بە لە ها شوێنێ مامۆستا حەمید لە ها شوێنە لەگەڵ تا بوو بێ من داونلۆدمان کردووە لە کەناڵی گەڕیان هەمیشە پەخشێکەکەین چاوت مازەکەم بەڵام ئەمڕۆ شانازیەکی ترە کە خۆت بەڕاستەخۆ لەگەڵمانەی یاخوا بەخێر بێ سەرچاوان کاک جەزاجیان خۆتانە گەشتێکی باسی بکەنجیان من حەزەکەم بچمە لای میلۆدی خۆشەکان بەدڵی خۆتان گەشتێ بکەین بەناو گۆزارەکەی ماملەی نەمرا لە خزمەتین کاک جەزاجیان چی بڵێن
ئێنەکەی پێێنێ دەفتەرێک ببوورە ئێنەکەی سەبات دەمێ لێرا دامەوە زۆرم ڕۆژەوە ڕۆیی کۆچی ماڵی تۆ لەو ڕۆژەوە ڕۆیی کۆچی ماڵی تۆ دیسان لێ منێ بوو جوانێ وەسڵ و حاڵی تۆ ئایاک لەو کایەتەی ڕۆیی باڵا کەدێ جوانێ شێت و شێواوم لە سوێ باڵا کەدێ جانا شێت و شێواوم پێم بڵێ ئایا سێزمە چۆنایە حاڵی تۆ ئایا لەو کایەتەی ڕۆیە باخشۆڵەی جانا عیشق و ئاوینم خونچەی باخشۆڵەی جانا عیشق و ئاوینم بارگەکەی لێک نایە جانا وەیایە بێتینم ئایا لەو کایەتەی ڕۆیە توی مباس تو جانا امید و هیوام توی مباس تو جانا امید و هیوام خواب و دنیا رویا جانا قربانی جینت آیا لو کایتی رویه
وصل حالي تو هاياك لو كانت تيروي دەم خۆش کاکە سامانجیان دەستان خۆش مامۆستا حەمیدجیان بەڕاستی وەکو باسم کرد گەشتکردن بەناو گۆرانەکانی ماملەی نەمرە یعنی تەواو نابێت ئەو دەنگە زوڵاڵە ئەو بەرهەمە جوانانە ئەو شاکارانە کە گۆرانەکانی ماملێ هەم مۆسیقای زۆر خۆشە هەرچەنە زۆر بەداخەوە کەم گۆرانی هەیە مۆسیقایەکی جوانی بە باڵایە بڕنابێت چکە ژەنیارەکانی یا تورک بوون یا هەندێک جار ئامێرەکانە ناوەنە بەم ڕوبعیشیتیانە بۆ مامۆستازانێت بەڵام ئەو خۆی گۆرانیەکانی ئاوەتە کرد و دایمە لەگەڵ شعری جوانە هیچ کات مابلێ ئەوەی دایەنەوە نوریتە چۆن ئێستا کاکە سامان شعرەکانی لەوەردەمێدانەوە هەمیشە دەفتەرەکەی پێ بووە لەبەرەوەی نەویستوە گۆرانێک بڵێ کە لە ئاستێکی وایە نەبێت کاکە سامانجیان تۆ بەس گۆرانی ماملێ ئەڵێیتەوە بەڵێ هەر خۆ تاقی ناڵێمەوە هەر حەزی خولای سەوتی بووم کاک جەزا بەڕاستی هونەرێکی جوانە هەڵبژاردووە من ئەبێ هەموو جارە لەم سوپاسی مامۆستا حەمید ژەنیارەکەم ئەو دەنگە جوانانە دۆزێتەوە و من لە ڕێگەی ئەوە وەکو هەموو جارێکە لەم زۆر دەنگی ناوازە شاد بووم بۆ نمونە مامۆستا شکور خەیات پێشتر هیچ لەم ناڵێ خۆم سەودا سەری بووم بەڵام لە ڕێگەی مامۆستا حەمیدەوە پێیاش نابووم کە حسێنی قادکەرم دانا پێنجۆنی کێتر مامۆستا ئەگە بیرم چوو بوو ڕاستە زۆر کەس مامۆستا حەمید تەمەنی خۆی ئەوە گەنجێرە هەوار بیزەوت گەنجیشە بەڵام باوەڕتانە بێت دنیایەک خزمەتی هونەری کردو دنیایەک ینی ئەگەر تەمەن وەزن بەبی خەیتە سەد تەرازویەک لەوانەیە بڵێن لە وەزنی خۆی زیاتر خزمەتی هونەری کردووە شانازی پێوەکە مامۆستاجیان هەر ئەچینەوە ئەگەر خۆت کاک سامان حەز بکە هەر شتێک باس بکە چکە بەرنامەی ئەوە بەرنامەی تایبەتە بۆ تۆ هەز دەدڵێکە هەبێ لەسەر هونەر لەسەر ژیانی خۆت چاوت ماجەگەم کاگە حەمیدجان مەگەر جای وایە کۆمێت هێشتیوانی کاک حەمید بڵاوی کردوتەوە جای وایە کۆمێتی جوانە بینیت کە بەڕاستی دڵێ پێ خۆشە وەڵا قوربانە بە مهمەوەی ئەگەر سوتفەی کرد لەناو هەزاران کۆمنتە چکە لەناو هەزاران گوڵایەک دەرچیشەیە ئەگەر سوتفە کۆمنتێکیشە بوو بەدڵە نەبوو گوێ مێرە چکە دنیاوەڵی ئینسان نابێ هەموو شتێ هەر تێ بەدڵی تۆ بێمی نابێ ئێمە ملێتان ناشەرمەوە لە گەڕان میدیا شەو ڕۆژ مەخسووە سەریەک زۆربەی میدیاکانی ئێستا ڕوخێنەرن هەر لە نەهاو دنیا کاول بوو فڵان کەس کوژراوەوەی تر تەقیەوە ئەوان موچە نەماو ئەم دنیاە دوو ڕۆژتر جەنگی جیهانی سێم بەڕێوە ئێمە شەو ڕۆژ دڵی خەڵک خۆشەکەین دوێنێ بەرادەری لە کۆمنتا بۆی نووسی بووم ئەرێ ماڵتان بە خۆڕنەگیرەوە لە بەزم و هینی خۆتان ناکەون ئێتم وەڵڵا ئێمە هیچ بەزمێکمان نییە منە دڵی ئێوە خۆش بین بۆی خەڵک جەڵدە لێنەیە بۆی تۆزە ئارامی بباشینەوە یانی لەبەرەوە کۆمنتانەشی تێکەیە کاکە سامانچە زافرەتی چی بەتەمە کاک جەزا نووسیوی لێ ئینەکە نووسیوی یاخوا دەست و دەمە هەر خۆش بێ ڕێک چۆتەوە سەر باوکی ڕەحمەتی خۆی ئەو کۆمنتە خۆش بە زانی ڕێک لە باوکی ڕەحمەتی خۆیت خۆزگەوان بۆ بنووسی خۆشترین کۆمنت بۆ مامۆستاجە ئەچین لەلای بەرەمێکتر باڵا بەسەر چاو دەبا کامان یەک گۆرانی تریشمانەیە هەر بەو شێوەیە بەس نازانم کامەیە یەک دانە تریشەیە دەبێ خۆی تەحویلات
قردين بندايا كاي متايا قرايا غير شورايا بيسين قيد واني جاي عالم جي شورايا بيسين قيد واني جان لعالم جي دەمە خۆش بێ ڕەبی دەست خۆش مامۆستا حەمیدجان بە ژەنین جوانەکانت بە کەمانچە بە عود بە کیبۆردیشمانی نەبوو بەداخەوە ئەم بەتەما بین چەند ژەنیاری بەیەکەوە بەشدار بین بەڵام باوەڕکە گۆرانەکانی کاکە سامان ئەوەنە خۆشە ئەو دەنگەیەوەنە ئارام بەخشە کە من پێم وایە گەر یەک ئامێریشەوە بێ و بەبێ مۆزیکیش بێ جاروێ ماملێ زۆر جار بەبێ مۆزیک گۆرانیتوە لێرە یەک پرسیارم لەوە مامۆستا کاکە سامانجان هەیە گیان ئایا لایلایەکەی ماملێ قەت لەبەر نەبووە وڵی وەکو لە بەربوون لە بەرم لێژینە زۆر خۆش عنی توشمە بەس لەبەر لە ماڵەوە تومە ڕناچی کەمێکی دوو کۆ بلەشی بڵێن بەندی جەرگ و دڵێ زیایەوە ڕێحانەی بۆن خۆش سوورە بڵەکە ئەو پرشکێنەی بەندی دڵەکە ڕۆڵە من فکرم لە تۆ زیاترە دەسرازە و ڕۆی گلێنێ چاوم بەندی جەرگ و دڵێ هێزی هەناوم ڕێحایەوەی بۆم خۆش سوورە گوڵەکەم ئەو پەڕیشکێنەی کوڵی دڵەکەم ڕۆڵە مژینەمە لە تۆ زیاترە ڕۆڵە مژینەمە لە تۆ زیاترە دەستڕازە و لانەگەنە بێ چاترە هەیلایە لایە ڕۆڵە لایلایە و ئەم شەو بەزەیت بە مندانایە دەمە خۆش بێ بە قوربانە بم بەڕاستی من هەموو کات ماملەی کورتپەروەرم بێتەوە بەرچاو ئەو دیارە و لایلایی بۆ نەجاتی کوڕی و تۆ کە لە سێدارەیراوە جاکەم کە زەو ڕاستی ئازانێ من چەنەها شەوەیە و گۆرانیەوە بەلای و مەقامەوە گریەوەم بۆ ئاگاداریت دەمە خۆش بێت دەست خۆش مامۆستاجیان من تێر نەبم لە گۆرانەکانی ئەوەی تر نازەمەگە مامۆستا حەمید مەگە ڕوونکردنەوە چێ بێ
ئێوە لە لایڤەکانە ئێوە هەمیشە دڵیەمە شادەکەن تر نازەم شتی زۆر زۆر خۆش پێشکەشەکەن ئایا لێرەش لەم بەرنامەیە دیاری ئێوە دیارە بۆ من و بۆ هەموو گەڕیان میدیا و بۆ هەموو هەوادارانی مابلێش ئێستا لەگەڵا بێ لەبەرەوە من هیچ زۆرێکم نییە تەنها نازێکمەی برایەنەمانێ خۆتان هەرچێکمە پێشکەش بێن سوپاستانەکەین هیواداری بتوانین چەند بەرنامەیەکی جوان پێشکەش بە ڕادیۆ جوانەکەی بە دەستگای میدیایی گەڕیان بکەین خزمەت تۆی خۆشەویست و ئەو بینەروی سەر خۆشەویستانەی کە گوێگری هونەرەکەی ئێمە و مامۆستامان زۆر سپاس مامۆستا حەمید گیان دڵنیا بە دیاریەکانتان زۆر بە نرخن لای ئێمە و دڵنیام لای هەوادارانی گەڕیان میدیا و هەوادارانی ماملێش هەروە بە نرخن دەسمەکینێ وەستای کارایان لە سێ ڕووزی
شاران بم تاکەی هەی غەریبی کوچەی شاران بم تاکەی هەڵوەدەی کەسم هایی دیدەی یارای عالمەنیەی نازدەرەنیەی گیان سەیرم هەی مەحاڵێن سەفایان بەتاڵن سەیرم هەی مەحاڵێن سەفایان بەتاڵن بۆ دووری یارێک کەسم هایی ئەرێ ئەسلی نەمایاڵەنیەی نازدەرەنیەی گیان يا رب خوايا فرياد رازم كي اي يا رب خوايا فرياد رازم كي قركز واد بيت كسم هاي اريت بيك سيب كي نازر جيان لم قري ويلم قري لكتي زواني برقايا يا ريا لكتي زواني برقايا يا ريا دزل جيرني ملايب علايات بقايا سريت ببايا يا ريا بقايا سريت ببايا يا ريا دەستان خۆش بێ دەم خۆش کاکە سامانجیان دەم خۆش دەست خۆش مامەسا حەمیدجیان بەڕاستی ئەم ئێوارەیە ڕادیۆ گەڕێنتان گوڵباران کرد بۆ گۆران جوانانە بۆ میلۆدیە جوانانە من دیارە تێر نابم لێوە لە بەرنامەیەکی چەند سەعاتیشە بەڵام نزیک بووینێتەوە لە کۆتایی بەرنامەیە من هیچم نەمەوە گەرێ و پەیامێکتان هەیە بۆ گەڕامیدیا و دوایین دیاریشمان پێشکەش بکەن ئێتە هەرچی دیارێک بوو لە ئێمە بەرزەی نرخێنین سپاسی کاکە ئەلەنجانەکەم کە هیلاک بوو لەگەڵمانە ئەمڕۆ بە کاملی هەمووی زۆر سپاسی جەناب دەکەین و کاک حەمید و کاگالانی بەڕێزی جوازام لە کاتمان گرت هیچی شیە بوو زۆر سپاس دەکەین وەڵا کاگالان هەمیشە لە خزمەتی هونەر و هونەرمەندانە چای خۆش میدیا کارمەندێکی خۆبەخشی مادوونە ناسە بە هەموو شێوەیە سپاس بۆ مامەسا حەمیدجیان هەچ پەیامێکتان هەبێ بە هەوادارانی گەڕێمیدیای بڵێن ئێمە نزیکە بینەوە لە جەژنی قوربان و لە خزمەتی هۆشنگ هەڵبەتە من وەکو کاکە سامان وەکو خۆشت ئاماژەت پێکرد پێشتر ئێمە کۆکەرەوەی ئەو دەنگە نەبیستراوانەین ئەو دەنگە جوانە شاراوانەین کە بەڕاستی شوێنێک نییە کە لایەن لێ بکاتەوە هونەری میوزیکی شەقام ئەوە هونەرەیە بۆ دەرخستنەوە بەهرە جوانانە پێشتر بەڕێزت ئاماژەت پێکرد هیوادارین لە ئاس بیستن و بینینی ئەو بینەرە خۆشەویستانە بووبین و من خۆم بە خۆشحاڵە زانم کە ساڵانێکی زۆر لەگەڵ ئاجزای خۆشەویست پێشتر زۆرترین کارمان بێکۆ کردووە بەڵام ئێستا بۆی ئێستا مەشغوڵەوە بە کار و بێش و کارەکانم زیاتر چوومەتە ناو خەڵک و زیاتر هەواداری خۆشەویستم بۆ دروست بە بۆیە ڕەنگە سەر نەپڕژێم هەمیشە بێمە خزمەتی کاکە جەزا و ئەم خۆشەویستانە هیوادار جەژنە پیرۆزەی من کاتە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کەسبکاری شەیدان و هەموو ئەو خۆشەویستانی کە لە دەرەوەی وڵاتن ئیترەگە کاکە سامانی خۆشەویست شتێکی هەبێ خۆشەویست کاک جەزایی من سپاسی ئێوەکەم کەم ئێوارەیەم لێگرتن ئەم ئێوارەی ئەوێت بە ئێمەتان بەخشی هەوادارانی گەڕێمیداتان بەخشی بەو کەسانی کە وەکو گەوهەر ڕێزە هونەری ڕەسەن و دەنجی ڕەسەنەگەن سپاس بۆ ئێوە گەڕیانتان جوانتر کرد
من هیچم نەماوە سوپاسی هەرسێ هونەرمەندی بەتوانە کاکانە ڕەفیق و کاکە حامید ژەنیاری مامۆستا حامید ژەنیاری خۆشەویستی ئەتوانم بڵێم بزوێنەری موزیکی شەقام کەم و هەروە سوپاسی کاکە سامانی زەڕەنگەرەکەم و سامان گۆڵ سامانی ماملێ ماندووبوونی کە لەگەڵ ئێمەشا هیلاکی و سوپاسانەکەم خۆشەویستانی گەڕێمیدیا لەگەڵ دیارە بە نرخ و جوانەکەی ئەم ژەنێرە خۆشەویستانە و دەنگە زوڵاڵەکەی کاکە سامانی ماملێ ئەم ێوارێش بەجێتان نێڵی هیوادارین توانی بێتمان هەر هیچ نەبێ ئەگەر خزمەتێکی زۆر کەمی ئەو هونەرەمان کرد بێت و توانی بێتمان ئاسوودەی بەخشین بە ئێوەی ئاز و خۆشەویست. طلبوا جزوايا باير بيانا طلبوا جزوايا باير بيانا في امني بروب جانا يا اركب زوانا يا ريالي زايا يا زور لمن دوري ما يقر خدايا وين بمدا سيفوري أوريتي بردايا مجانا أو تاكا كالايا أوريتي بردايا مجانا أو تاكا كالايا ساتين تبيني مجانا زيدي من طلايا يا ريالي زايا يا زور من دوري ما يقر خدايا يا إربليني جايا جانا بني زواك وتويا يا إربليني جايا جانا بني زواك وتويا بني زواك وتويا ديدي سيت وسيداي تويا يا ريالي زايا يا زور لمن بوري ما يقر خدايا صرنا خوصايا جانا أردي دوداي يا ريالي زايا رايا دور لمن دوري ما
ئەو